بێزان لەبەرێک هەڵەوەشێتەوە بە پێی یاسای باری کەسێتی هەموو نەفەقۆ پێداویستی و مەسرفێک لەسەر باوکەکەیە بەڵام باوکەکەی مەحرومە لە بینینی مناڵەکەی کەیسمان لایە لە نێوان دوو گەڕەکی شاری سلێمانیە یان لە نێوان دوو نەحیە شاری سلێمانیە شارەکانی تری هەرێمی کوردستانە باوکە هەموو نەفەقەی مناڵەکەی مانگانە دا و بەڵام ساڵ تا ساڵ و نیو محروم و بێبەش بووە لە بینینی مناڵەکەی بە تایبەتیتر لە کەرەنتینەکردنی دوو مانگ و سێ مانگی هەرێمی کوردستانە ئەو باوک و دایکانەی کە مشاهدەی مناڵیان هەبووە لەو فترەیە هیچیان مناڵەکانی خۆیان نەبینیەوە کە لایەن نەبوون ئامارەکانی خۆکوشتن لە کۆی هەرێمی کوردستان بەم جۆرە لەسەر پارێزگەکان دابەش بووە 91 حاڵەتی خۆکوشتنمان هەبووە پارێزگای هەولێر و شار و شارۆچەکانی 30 حاڵەت تۆمار کراوە پارێزگای سلێمانی شار و شارۆچەکانی 39 حاڵەت تۆمار کراوە پارێزگای دهۆک 13 حاڵەت لای ئێمە تۆمار کراوە پارێزگای کەرکووک 6 حاڵەت تۆمار کراوە پارێزگای هەڵەبجە 3 حاڵەت تۆمار کراوە بەراورد بە ساڵی ڕابردوو ئێمە لە کۆی ساڵی ڕابردووی 2019 کە دام و دەستگاکان و ڕێکخراوەکان دەرگای ڕێکخراوەکان کراوە بۆ تۆمارکردنی سکاڵاکان 545 حاڵەتمانە بووە بەڵام بەراورد بە ئەم ساڵ بۆتە 553 حاڵەت مانای وایە ئامارەکە لای ئێمە بە بەرزی ماوەتەوە تۆمار کراوە بەداخۆ ئێمە لە ساڵی 2019 84 حاڵەتی خۆکشتنی پیاوانە بووە بەڵام لە ساڵی 2020 تا بۆتە 91 حاڵەت کە ئەکرێ زۆر لەمە زیاتر بێ چونکە بەپێی ئەو سەرچاوە دارایی کەمەی ئێمە و بەپێی ئەو تواناکەمەی کە لە ڕێکخراوەکەی ئێمە هەیە توانیمانە ئەمەندە کەیس و سکاڵا لای ئێمە تۆمار بکرێت بەڵام زۆر لەوە زیاترە و زۆریش پەروەردە دابوونەریتە کۆمەڵایەتیەکە وایە پیاوان هەر لە مناڵیەوە غەدریان لێ ئەکرێ و شەرمە باسی کێشە خێزانەکانی بکات بۆیە زۆر جار ئەم پەروەردەکردنەدا تەندروستە وای کردووە یان پیاو لە ماڵەوە کە کاتێک توندوتیژی بەرامبەر ئەکرێ بۆ چارەسەرکردنی کەیسەکانی پەنابەتە بەر توندوتیژی و خۆزاڵکردن یاخود بەداخەوە لەبەر ئەوەی لە کۆمەلگای کەسایەتی نشکێ سەیرەکەی بەداخەوە توندوتیژی سکاڵەکان قبوڵ ئەکات و بێڕێزیەکی زۆری بەرامبەر ئەکرێت و بە نازگات پێشی شەرمە هەم بگەێنتە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و هەم بگەێنتە دامودەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان من سوپاسان دەکەم زۆر سپاس بۆ سەرۆکی ڕێکخراوی یەکێتی پیاوانی کوردستان بەڕێز بورهان عەلی فەرج بۆ ئەو ئامارەی کە بڵاوی کردەوە ئێستاش داوا لە بەڕێز حاکم عادل مەلا ساڵح دەکەین جێگری سکرتێری ڕێکخراو کە ئاماری 6 ساڵ لە ساڵی 2014 تاکو ساڵی 2020 پێشکەش بکا و بڵاوی بکاتەوە با بفەرمێت. ڕۆژتان باش بەخێر بێن سەرچاو سەرجەم کەناڵەکانی ڕاگەیاندن سوپاس بۆ هاتنتان سوپاس بۆ پەرۆشیتان بۆ ئەم کەیسا کۆمەڵایەتی و یاساییە. من حاکم عادل جێگری سەرۆکی ڕێکخراوی یەکێتی پیاوانی کوردستان ئاماری 6 ساڵی ڕابردووی توندوتیژیەکان دژ بە پیاوانتان پێشکەش ئەکەم لە 1/1/2014 تا 31/12/2020. طبعا ئێمە لە ڕێکخراوی یەکێتی پیاوان و ڕێکخراوی یەکێتی پیاوانی کوردستان ڕێکخراوێکی ناحکومی مەدەنی سربەخۆی قازانجنەویستە کە یەکێکە لە ڕێکخراوە مەدەنیە چالەکەکانی هەرێمی کوردستان کار دەکات بۆ گرنگیدان بە مافی مرۆڤ بە گشتی و داکۆکیکردن لە کێشەی ڕەوای پیاوان لەسەر ئاستی پارێزگەکانی کوردستان. بفەرمونون لەگەڵ ئاماری 6 ساڵی ڕابردوو لە 1/1/2014 تا 31/12/2020 لە ساڵی 2014 ئێمە وەکو ڕێکخراوی یەکێتی پیاوانی کوردستان لیژنەیەکمان هەیە بە ناوی لیژنەی تۆمارکردنی کەیسەکان و سکاڵا و توندوتیژی ئەم ئامارانە هی ساڵی 2014 ئێستای خوێنمەوە. ساڵی 2014 409 سکاڵامان هەیە لەو 409 65یان حاڵەتی خۆکوشتنی پیاوانە بەداخەوە لەو 65 حاڵەتی خۆکوشتنی پیاوان 5 حاڵەتیان کوشتنی پیاوانە لەلایەن ژنان یاخود بە هاوکاری کەسانی دەوروبەری خۆی. ساڵی 2015 سکاڵا 526 سکاڵا لەو ژمارەیە 69 حاڵەتیان کوشتنی پیاوانە لەو 69 حاڵەتی کوشتنی پیاوان 6 حاڵەتیان کوشتنی پیاوانە لەلایەن ژنانەوە بەداخەوە یان بە هاوکاری کەسوکاری. ساڵی 2016 583 سکاڵا لەو ژمارەیە 7 حاڵەتیان کوشتنی پیاوانە پیاو کوشتنە هەروەها کوشتنی پیاوانیش لەلایەن ئافرەتان یاخود بە هاوکاری کەسوکاری 8 حاڵەتە. ساڵی 2017
سکاڵا 614 سکاڵا حاڵەتی خۆکوشتن 74 حاڵەتی خۆکوشتن 5 حاڵەتی کوشتنی پیاوان لەلایەن ژنان یان بە هاوکاری کەسانی تر. ساڵی 2010 558 سکاڵامان هەیە لەو ژمارەیە 115 حاڵەتیان خۆکوشتنە و لەو ساڵەدا 5 حاڵەتی کوشتنی پیاوان لەلایەن ژنانیان بە هاوکاری کەسانی تر. ساڵی 2019 545 حاڵەتی کوشتنمان هەیە لەو ژمارەیەش 84یان حاڵەتی خۆکوشتنی پیاوانە بەداخەوە لەگەڵ 5 حاڵەتی کوشتنی پیاوان لەلایەن ژنانیان بە هاوکاری کەسانی تر. ساڵی 2020 هەروەکو لەلایەن بەڕێز سەرۆکی ڕێکخراوێکی پیاوانی کوردستانەوە ئاماژەی پێدرا 553 حاڵەتمان هەبووە وەکو کەیسی توندوتیژی دژ بە پیاوان لەو ژمارەیەنەوە 1 حاڵەتیان خۆکوشتنی پیاوانە و 8 حاڵەتیان کوشتنی پیاوانە لەلایەن ژنانیان بە هاوکاری کەسانی تر. بەداخەوە ئەم ئامارانە ئەومان پێ دەڵێت کە حاڵەتەکانی توندوتیژی لە نێو کۆمەڵگەی کوردیە ساڵ بە ساڵ بەرز بۆتەوە بە تایبەتی ساڵی 2020 بەراورد بە ساڵی 2019 ئامارەکان جێگەی نیگەرانی هەموو کۆمەڵگەی کوردیە. ئەمەش وا دەکات کەوا دەسەڵاتی سیاسی پارتە سیاسیەکان ڕێکخراوە مەدەنیەکان و کۆمەڵگەی مەدەنی بەگشتی و ڕێکخراوەکانی بواری ژنان و پیاوان بە تایبەتی پێویستمان بەوە هەیەکەوە هەماهەنگی زیاتر بکەین بە ئامانجی ئەوەی کە هیچ نەبێتلانی کەم ڕادە و ئاستی توندوتیژیەکان لە کۆمەڵگەی کوردیدا دابەزێنین. جارێکی تر بە ناوی ڕێکخراوێکی پیاوانی کوردستانەوە بە خێراتنیە مولایەکتانەکەم و زۆر سوپاس.